میزان ماسیگرتنیش لە ئەم دەوروبەرە فرەکەمە هەر کەسێک بتوانێت گەر بتوانێت بگرێت ئاخری ڕۆژێ 2 دانە 3 دانە ئاخرەکەی کیلۆیە تا کیلۆ نیو یەکەم 3 دانە ببن. ماسی زرێبەر کە ئیسێ 3-4 نوعی هەیە، یەکیان پانکەیە، یەکیان قاسمەیە، ماسی سپیە، دانەیەکی پێژن نوشمەکی ڕەقەماسیەکی شیاتە. ئەو ڕەقەماسیە ئەوە زرێباری نابود کردووە. تر نازانم چ کەسێ ئەم گەرە ڕەقەماسێتی خستووە. تام ماسی زرێبەر پانکە و قاسمە لە هەموو نوعێکی خۆشترە. شغڵم لوولەکەش گازم لە ئێستا فەسڵ هاوینە و بێکاریەکە زۆر یاوردێ، هیچ کارێ نییە و بەگیر هاتوین لە بێکاریەکە. ئێمەش لە هەفتەکە 3-4 دەفعەتین بۆ ئەم زرێبارە بەتاقەتی خۆمان لە بێکاریە بۆ ماسیگردن ماچی بێگرین و نەیژوێی تەراوە بەتاقەت خۆمان دانیشن لێرە 10 نەفەر 12 نەفەر بەم ڕێزە بەمان دیوارە دانیشن بۆ ماسیگردن وەلێ ئەکسەری بە دەست خاڵی ئەچێتەوە ماڵەوە. ئێستا زیاتر خەڵک ڕووی لە گوڵی تەبیعی کردیە، گوڵی پلاستیکی فرۆشی کەم بووە. زیاتریش گوڵی تەبیعی وەکو ئەو گوڵانی کە ناوماڵ هەم بۆ گۆڕینی کەش و هەوا هەم بۆ ژینگە شتێکی جوان و پێویستە هەبێ لە ماڵەوە. گوڵی تەبیعیش ئەو گوڵانەی کە بۆ نێوماڵ بەکاردێن بۆ گوڵخانەکان بەکاردێن زیاتر لە هۆڵندا، لە تورکیا، لە ئێرانیشەوە بۆمان دێ، بەڵام هۆڵندیەکەیان لە هەمویان جوانتر و پێشچاوترە. گوڵی دەستی بووکانمانەیە بە گوڵی سروشتی و گوڵی پلاستیک. زیاتر گوڵەکان تەبیعی دەبن، زیاتر لێ بکو زاوانە گوڵەکان گوڵی تەبیعیە. جانوع ڕەنگەکانی هەیە، سۆر هەیە، پۆمبە هەیە، مۆر هەیە، سپی هەیە. زیاتر سۆر و سپی دەبن، زیاتر سۆری دەبن بۆ عافلان، بۆختو بۆ ئەوانە لە شیرنیوانە زیاتر پۆمبە و مۆر و ئەو ڕەنگانە عەسەب جلکەکانە جا لەگە تاخمەکەی. ساڵی چلەکانەوە تاکو 2010 فیلمەتازەکان هەمووی لامان دەسەکەوێت. لە هەمووی سیر و خۆشریش شیتی سینەمای هندی کە ڕسمە گەورەکان بوو جاران هێوایەتمان بوو لە سینەما ئەوانشمان هەمووی دەسەکەوێت و هاوردومانە لای خۆمان هەیە. هاواداری هندی مانگە لە زۆر لە کورد و لە عەرەب و لە تورکمان لە هەمووی هەیشمانە لە شارەکانی تر کە اختصاص هندی بن بۆ بۆنەوەیشەوە بە هندیەکەی زۆر بە خێراتنتانەکەین. بايوربانو ورهمارا بريميساتيو ابلغوكو بود بود نمسكار اوريها تا هندي سي دكان سي سب कुछ यहाँ मेरे पास है. روزانه تیم برای کاکتا اما فیلم چون برای تر انی فیلم بینو فیلم تیری نبینی سینیا گینو روزانه تیم فیلم بام ترى هوايات مع برادم داليمت تاكتا ام فيلمانه شي يعني او كسيرغي راجش كنايا ودار مندرو ام فيلمانه كاي نغريبن فيلمي سندوتا فيلمي ديسكويا ام فيلمانه جوري بين سيرغي والله